ڕووداوێکی هاتوچۆ لە سنووری چەمچەماڵ 16 قوربانی و برینداری لێکەوتەوە کە هەمویان پێشمەرگەن. فەرماندەکانی پێشمەرگە ئاماژە بە چۆنێتی ئەو ڕووداوە دەکەن کە لە کاتی ئاڵوگۆڕی هێزدا لە سنووری نێوان نەوجول و چەمچەماڵ ڕوویداوە. ئەم ڕووداوە ڕۆژی وەش بە گۆڕینە، سیارەکانش بە قافڵاتونە کە بە قافڵاتونە لە ڕێگا ئەم سیارە ئەو شوێنە لای خەرەتامۆری پێڵێن تۆزە پێچەیە لە دەستی سایەکە وەریگردووە و وەرگەڕاوە. لێرانە هەموو دکتۆرەکان دڵسۆزن بەس بەداخەوەکو دەوا و دەرمان و پێداویستی ئەوانە نییانە خۆ ئەمان چی بکەن، دەسەڵات لای ئەمان نییە. ئەمان وەکو دکتۆرەکان هەمویان هەوڵیاندا هەموو پەلەماری وەزعەکانیاندا بۆ چارەسەری پێشمەرگەکان زۆر بەدەنگمانەوە هاتن، بەڵام بەداخەوە حکوومەت کە داوا و دەرمانیان بۆ دابینەکە ئەمان چی بکەن. بەداخۆنم بەرە جەژنانە بەڕاستی کارەساتێکی ناخۆشە، بەڵام حاجەکە حاچێکی مرورە ئەو ڕێگای خۆ دەزانی لە بینیمەنی لە بۆ چەمچەماڵ هەندێک هەولازی نوشەوی تایە ناخۆشە، سیارەکە قافڵە بوو، سیارەکە هێواش ڕۆشتە، بەڵام لۆفەکە زۆر تیژ و وەرگەڕاوە. خەستەخانەی شەی پێشتر لە چەمچەماڵی تەقسیریان نەکرد، دکتۆرەکانیان کارمەندەکانیان هەمی زۆر بە دڵسۆزانە، پۆلیس و ئاسایش هەمی زۆر بە باشی هاتنێتت، بەڵام ئەوەی کە کێشەیە نەقسی داو دەرمانن نەک لەم خەستەخانەیە، بەڵکو لە دەڤەری سلێمانی هەر هەمووی بۆی قەیرانێک و تووشی کەم دەرمانی بوون. ئێمە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین چاوێک بە خەستەخانەکان دابخشێنێتەوە. هاتوچۆی چەمچەماڵیش دەڵێت پشکنین بۆ ڕووداوەکە کراوە کە شۆفێری ئەو ئۆتۆمبیلە کۆنتترۆڵی لەدەستداوە. کە لە کۆنتترۆڵی خۆمان ئاگدارکەن و کە ڕووداوێکی هاتوچۆ هەیە لەسەر ڕێگای سەنگا و چەمچەماڵ. باش گەیشتنمان بە شوێنی ڕووداوەکە شوێلکاریمان بۆ شوێنی ڕووداوەکە کردووە، باش گەیشتنمان بە ڕووداوەکە بۆمان دەکوێتکە ئۆتۆمبیلێکی سەربازی بار هەڵگر لە جۆری ئەنتەرناشناڵ. ئەم ئەنتەرناشناڵە کۆنتترۆلی خۆی لە دەستداوە و کۆمەڵی پێشمەرگەی لە گەڵا بووە کە لەو شەقامە، بەڵام الحاق ئەو شەقامە چەند جارێک ڕووداوی ترمان لێ ڕووداوە. بەداخەوە لە ئەنجامی ڕووداوەکە بۆمان دەرکەوت کە پاش کەشوێرکاریەکە کە هاتوینەتە نەخۆشخانە بۆمان دەرکەوتەوە کە 16 بریندار هەیە و یەکێک لە پێشمەرگەکان مردووە. بریندارانی ڕووداوەکە وەک دەست پێک بۆ نەخۆشخانی شەید پێشڕەو لە چەمچەماڵ گوازرانەوە، پاشان بەوەی سەختی برینەکانیان بەشێک لە بریندارەکان ڕەوانەی نەخۆشخانەکانی سلێمانی کران. عومەر غەریب، کورسات نیوز، چەمچەماڵ.